ژینی لا دێ سەیرانە گەرچی تۆزێ گرانە ڕۆژی نەورۆز سەری ساڵ ئەکەونە ئیشکر و کاڵ. سڵاوتان لێ بێ مناڵە جوانەکانی ئاوایی باشن؟ خۆشحاڵم ئەمڕۆژ لە بەرنمەیەکی نوێ بەوەی یازی شادەبمەوە. ئەمڕۆ هاتوین بۆ گوندێکی جوانی کوردستان، بەڵام پێتان ناڵێمە گوندەکەیە با مناڵەکان خۆیان پێمان بڵێن. ئێستا ئێمە خۆمان ئامادە کردووە بۆەوەی بەرنمەیەکی جوانیان لەگەڵا بکەین. وەرن با بەیەکەوە بچین گوێ لە گفتوگۆکانیان بگرین و هەنێ زانیاریان لێوە وەرگین. فەرموون. سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم، چۆنن؟ هەمووتان باشن؟ من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە. ئەزانم بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە هاتوومەتە ئەم گوندە جوانەی کوردستان و چاوم بە ئێوەی عەزیزەکەوێ. ئەی ئێوە پێتان خۆش بواتمە گوندەکەیەوە؟ هەر بژین. ئەدی پێ بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ برای ماوە. سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای قەرەداغ. سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین. یەک چپڵی قایم بۆ خۆتان. ئافرین. مناڵەکان پێتان خۆشە سەیرێکی ئەو راپۆرتەکەین لەسەر گوندەکەتان کە ئەو کارانمان بۆیان ئامادە کردوین؟ زۆر چاکە، کەواتە با بێکەوە بینەری بین. فەرموون. سڵاوتان لەبێ مناڵ عەزیزەکانی هاوڕێم، چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. ئەمڕۆژ لەگەڵ زیتەڵەی هاوڕێم بەڕێ ئەکەوین بەرەو گوندێکی جوان و دڵگیری کوردستان. ئەزانن ئەو گوندە کوێیە؟ گوندی برای ماوە. ئەم گوندە سەر بە قەزای قەرەداغە و دووریەکەی نزیکەی 33 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. بەپێی ئاسەواری ئەو خانوانەی لەو گوندە ماون ئەوە دەرئەخەن کە گوندێکی دێرینی ناوچەکەیە. ئەم گوندە دیمەنێکی دڵگیری هەیە و بە کۆمەڵێک چیا دەورە دراوە. بەهۆی نزیکی لە شاری سلێمانیە و بە پیتی زەویەکەیەوە تا ئێستا ژیان تایدا بەردەوامە و هەر بە ئاوەدانی ژماوەتەوە. ئەم گوندە یەکێکە لەو گوندانەی کوردستان کە بۆ یەکەم جار لە سەرەتای ساڵانی 1970ەوە قوتابخانەی تیادا کراوەتەوە. تا ئێستاش خوێندن لەو گوندە بەردەوامە و خۆشبەختانە قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و منداڵان دەتوانن تا پۆلی نۆی بنەڕەتی لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن. یەکێک لەو کەسایەتیانەی کە لەم گوندە هەڵکەوتووە مامۆستا نووری فارسی نووسەر و وەرگێڕە کە خزمەتێکی زۆری گەیاندووە بە بواری ئەدەبی کوردی. خەڵکی گوندی برای ماوە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان ڕۆژانە سەرقاڵی کاری کوشت و کاڵی و ئاژەڵدارین کە ئەمە جوای کردووە ئەو گوندە جوانە بە ئاوەدانی بمێنێتەوە. شتی زیاتر ماوە لەسەر ئەم گوندە و کە باسی بکەین و ئێوەش بیزانن، بەڵام هاوڕێیانمان لەگەڵ زیتەڵە چاوەڕێی ئێمەن. بۆیە با بگەڕێنەوە بۆ لای ئەوان و ئەو زانیاریانی کە ماوە ئەوان پێتان بڵێن. فەرموون! راپۆرتەکەت ئامادە بوو؟ کەواتە با بەیەکەوە چەپڵێکی قایم بوو ئەو کارانمان لێ بێین. دەستا خۆش. حەسەکەن بێمەلاتان و ئێستا گفتوگۆ بکەین بەیەکەوە زانیارین بەنێ لەسەر گوندەکەتان لەسەر ناوچەکەشتان. ئافرین. کوا با بچمە لای هین. مێلا چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ باشە. ئەی خوار باش بی. مێلا تۆ لە قوتابخانەی؟ نە. هێشتا پچکۆلەی وایە؟ ئەی حەزەکەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە؟ باشە، کەواتە ئەبێ نان بخۆی، ئەبێ میوە بخۆی، ئەبێ وەرزش بکەی، نابێ یاری بە مۆبایل و ئایپاد و تابلێت بکەی بۆ ئەوەی زوو گەورە بیت و وەکو هاوڕێکانە بچیتە قوتابخانە. باشە؟ ئافرین. یەک چەپڵێک قایم بۆ مێلای گیان.
مەلیکیان چۆنی؟ وڵا باشم باشی؟ ئەرۆڵە ئەحواڵە چۆنە؟ وڵا باش دای و باوە چۆنن؟ وڵا باش ئەی خەڵکی گوندەکەتان چۆنن؟ وڵا باش هەمووی باشن؟ ئەرۆڵە ئەی یاخوا میشە باش بن مەلیکیان آه. ئەی تۆ لە قوتابخانەی؟ نەوەڵە نەچیتە قوتابخانە؟ کەواتە تۆش ئەبێ وەکو مێلای هاوڕێ و ئەبێ تۆش نان بخۆی ئەبێ شەوان زوو بخەوی ئەجا تۆش لەگەڵ مێلا و لەگەڵ ئەو هاوڕیانەی ترێ یاری بکە کە لە تەمەنی خۆتان باشە؟ باش ئەی حەزەکەی زوو بچیتە قوتابخانە؟ باشە حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ وڵای هین بەچی؟ دکتۆر دکتۆر؟ ئەی ئافرین کەواتە ئەبێ هەوڵ بی ئەبێ تێبکۆشی بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە ببی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە و باشە؟ باش یەک چەبڵێقای بۆ مەلیکیان مەلیکیان مایکەکەش بە بە ئیمان ئیمان چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشم منە خۆشەوێ؟ چەندێک؟ زۆریان کەم زۆر؟ هەر بشی یەک چەبڵێقایم بۆ ئیمانگیان ئەدی مایکەکە بە بە ڕەهەنجیان ڕەهەنج چۆنی؟ باش کێ بچکۆ لەو جوانە ئەحواڵە چۆنە؟ باش ڕان تۆ سەیری تەلەڤیزیۆنەکەی؟ ئەی سەیری منەکەی کە لە تەلەڤیزیۆنەکە پیشان مەیە؟ حەزەکە ئێمە ڕۆژێ من ببینی؟ منیش ئەمڕۆ هاتم بۆ گوندەکەی ئێوە بۆ ئەوەی لە نزیکەوە چاوم بە ئێوەی عزیز بکەوێ منە چەندێ خۆشەوێ؟ زۆر زۆر؟ منیش یەک دنیا خۆشمەوەی ئەدی یەک چەبڵێقایمیش بۆ ڕەنجیان دەست خۆش موساگیان بەڵێ چۆنی؟ وڵا باش ئەحواڵە چۆنە؟ وڵا باش ئەی یاخوا هەموو کاتێ باش بی موساگیان بەڵێ لە قوتابخانەی؟ بەڵێ لە پۆلی چەند؟ سێ ئافەری هەر بشی موسا گوندەکەی ئەوە قوتابخانەی تایە؟ بەڵێ هەتا پۆلی چەند؟ هەتا پۆلی نۆ نۆ باشە ئەی ئەگەر دەرچن بۆ پۆلی 11 و 12 واز لە قوتابخانایەنن یانە چ لەکوێ خوێنن؟ لە قەنزەقایە لە قەزەقایە بەچی هاتو چۆکە مناڵەکان بە پێ یان بە پاس؟ بە پاس بە پاس باشە مناڵان کە سواری پاس بوون ئەبێ قیژە و دەنگە دەنگ بکەنیان ئەبێ باقلی دانیشن بێ بە عقلی دابنیشن هیچ دەنگەدەنگێک نەکەن ئەی ئافرین هەر بشی موسا بەڵێ ماڵیەوە دوورە لە قوتابخانەکەەوە؟ وڵایی تۆزە نزیکە ئەلێرۆ بڕۆین نزیکە و لەسەرۆ بڕۆین هینە ئەلێۆ نزیکە یعنی لەو لاوە نزیکترە؟ بەڵێ باشە موسا بەڵێ ئەی مناڵی بچووکتانەیە کە ئاوا لە پۆلیەک و ئەوانە بێ لەگەڵ خۆتابیانبی بۆ قوتابخانە؟ نە ئەی ئەگەر لە ڕێگا مناڵێکی بینی لە خۆ بچووکتر بوو جانتاکەی قورس بوو ئەتوانی یارمەتی بیت و هاوکاری بکەی؟ بەڵێ ئەی ئافرین مناڵان گرنگە هاوکاری یەکتری بکەن بۆ ئەوەی سبەی دو سبەی کە گەورە بوون ببن بە کەسێکی زۆر باش بۆ نیشتیمانەکەیان باشە؟ بەڵێ موسا بەڵێ چیمان پێشکەشەکەی؟ وڵایی هۆنراوێ هۆراوە دی وەراوەیەکی خۆشم بۆ بڵێ قوتابیم لە پۆلیسێ ئازا ژیر و بەڕێوەجێ بولبولی گچۆ ساوام لە باخی ژیر و بێپەروام شەیدەی گوڵی زانستم هەر خوێندنە ستم شەو ڕۆژ هەڵ دەدەم بەهۆی کتێب پێ بگەم تا بکەم ئاخۆشی ژیان لە چوارچەوەی کوردستان ئەی ئافرین تۆ کوردستانە خۆشەوێ؟ بەڵێ نیشتیمانەکەی خۆ خۆشەوێ؟ بەڵێ ئافرین ئادی بڵێ من کوردم من کوردم هەر بشی یەک چەبڵێقایم بۆ موساگیان دەست خۆش ئافرین پەنا بەڵێ پەناگیان چۆنی؟ وڵا باشم ئەحواڵە چۆنە؟ وڵا باش ئەی یاخوا هەموو کاتێ باش بی پەناگیان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ لە پۆلی چەند؟ 5 لە پۆلی 5 ئەی ئافرین پەنا بەڵێ لە گوندەکەی ئێوە داری بەرداری زۆر تایە؟ بەڵێ چ دارێکی زۆر لێە؟ دار بەڕوو دار چوالە دار هەنجیر وەی کە خۆشە هەنجیر اینجا بەیانیان بەنانی گەرمەوە وایە؟ بەڵێ ئەفرین هەر بشی پەناگیان پەنا بەڵێ باشتێکی ترە لێ بپرسم بەڵێ لە گوندەکەی ئێوە خەڵک کاری کشت و کاڵەکە؟ بەڵێ ئادی کشت و کاڵ زیاتر چیەکەن؟ گەنم و جۆ گەنم و جۆ هەر گەنم و جۆ؟ وەڵا پەقلە و ترۆزی و کاڵک و ئەوانە شتێکی زۆر باشە ئەوانە هەمووی خۆتانی خۆنیان لێشیە فرۆشنەوە لێشیە فرۆشین لێشیە فرۆشنەوە کەواتە کارێکی باشە ئەگەر خەڵکی گوندەکان کشت و کاڵ بکەن یا کارێکی خراپە؟ کارێکی باشە کارێکی باشە هەر بشی پەناگیان پەنا بەڵێ ئەی چیمان پێشکەشەکەی؟ هۆنراوە هۆراوەیەکم بۆ بڵێ
خوێندەواری چرای ژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیر و زانینە هۆشیاریە و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازیە و شادیە چاری دەردی هەژاریە لە ناوبەری بێدادیە خوێندەواری دەریای هەستە شەوقی لالەی بیر و دەستە بۆ میلەت چەکی مەبەستە گزنگی وێژە و هەڵبەستە بەرزی و پیتۆڵی ناوداری ئاوەدانی و گەشەداری گشت داهێنان و زانیاری هۆی خوێندن و خوێندەواری ئەی ئەفەرین یەک چەپڵقایم بۆ ماو ڕێاسی زەمان دەست خۆش پەناگیان هەر بشی ئەحمەد گیان بەڵێ چۆنی باشی شکر باشم ئەی یاخوام و کاتێ باشبی ئەحمەد گیان بەڵێ تۆ لە قوتابخانەی ناخێر نەچوویتەتە قوتابخانە بەڵێ کەواتە تۆش حەزەکەی زوو بچیتە قوتابخانە وایە وای ئافرین ئەبێ بە خوشکوبرای لە خۆ گەورەترێ هەیە نیتە ئێدە باشە ئەی هاوڕێوەیە لە خۆ گەورەتر بێ هاوڕێ ڕەفیقەیە لە خۆ گەورەتر بێ بڵێ ئێدە بەوان بڵێ ژمارەکانە فێرکان پیتەکانە فێرکان ئەنج ئەبێ بە قسەی دایە و بابە بکەی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیانیش زووەسی لە خەو باشە باش ئافرین یەک چەپڵی قایم بۆ ئەحمەد گیان دەست خۆش هەر بشی محەممەد گیان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش ئەی یاخوام و کاتێ باشبی محەممەد گیان لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند 5 لە پۆلی 5 ئافرین هەر بشی بەڵێ محەممەد بەڵێ خەڵکی گوندەکەی ئێوە کاری ئاشەڵداریەکە بەڵێ چ ئاشەڵێک زۆر بەخێوەکەن بزن و مانگا و مەڕ بزن و مانگا و مەڕ باشە سوودی مەڕ و مانگا و بزن چییە؟ مامۆستا بڵێم سوودەکەی سوود لە گۆشت و شیرەکەی سوودەکەی لە گۆشت و شیرەکەی وەرەگرین ئافرین هەر بشی کەواتە ئێمە شیرەکەی یەک دنیاشتی لێ دروستەکەین وایە؟ بەڵ ئافرین ئەی باشە لە گوندەکەی ئێوە پەلەوە بەخێوەکەن وەکو قاس مریش قەل چۆلەکە ئەو شتانە بەڵ چی بەخێوەکەن زۆر؟ قەل و مراوی و وەلەگەڵ مریشک بەڵ ئافرین و باشە بۆ خەڵکی گوندەکان شتێکی باشە ئەگەر کاری ئاژەڵداری بکەن یا کارێکی خراپە باشە کارێکی باشە چووکە خەڵکی گوندەکان ئەتوانن لە ڕێ ئەوە داهاتێکیان دەست بکەوێ خەڵکی شارەکانیش چیان دەسەکەوێ خواردن چووکە ئەگەر خەڵکی گوندەکان نەبن خەڵکی شاریش هیچ نابێ بیخوا وایە بەڵ ئەدی ئێوە لە ماڵۆ چیتانەیە مریشکتانەیە قەل مریشکمانەیە مریشکتانەیە مریشکەکانە ناویان چییە؟ ئاڵامە مریشکم نییە نیتە؟ بەڵ ئەی قەلەکانە قەلمانیە هەر قەلیش نییە؟ بەڵ ئەی چۆلەکە چۆلەکە نەوەڵە چۆلە کێشتا نییە؟ چۆلەکەمانی هەر مریشکمانێت تۆ هەر مریشکتانەیە؟ بەڵ باشە محەممەد بەڵ ئەدی چیمان پێشکەشەکەی یەک و دوو ڕاباز و سێ و چوار بکە غار 5 و 6 گوڵاگەش 7 و 8 چووماگەش 9 و 10 خوێندنگە ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵێکای بۆ محەممەد گیان دەست خۆش هەر بشی کاردۆکیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا دەنگ و باسێ وەڵا باش کاردۆ بیری مناکرد بەڵێ بەڕاستە بەڵێ یعنی حەزاکرد ڕۆژێک لە ڕۆژان بێمە گوندەکەیەوە بەڵێ کوڕە منیش یەک دنیا حەزمە کرد لەبەر ئەوەی پێم خۆش بوو بێم ئێوە لە نزیکەوە بینە بۆ خۆمان گفت و گۆ بکەین قسە بکەین وایە وایە محەممەد جان تۆ لە پۆلی چەنی عەفوو کاردۆکیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی 8 ئافرین هەر بشی کاردۆ ئەوە ئەم شاخانەی دەور و پشتمان ناویان چییە؟ ئەو شاخەی ئێمە قوڵکەی تایە ئێ کوونە گورگ و ئەمانەیە بەڵێ تۆ ناوەکانیان چۆن فێر بووی؟ وەڵایی هەر لە خەڵکی دیەکەوە فێر لە گەورەکانی دێکەوە؟ بەڵێ ئافرین هەر بشی باشە کاردۆ بەڵێ لەم ناوچەی ئێوە لەم ناوە بەڵێ ئاژەڵی کێوی لێە؟ بەڵێ چی لێ زۆر؟ کەروێشک و گورگ و باڵندە کێوەکان ئیتر وەکو کەو ئەم شتانە بەڕاستی؟ بەڵێ ئافرین باشە کاردۆ بەڵێ ئێمە ئەبێ ئەم ئاژەڵی کێویانە ڕاوکەین و لە ناویان بەرین؟ نەخێر بۆچی؟ لەبەرەوەی سروشتی کوردستانیان جوانتر کردووە ئافرین سروشتی کوردستانیان جواتر کردووە بەڵێ ئەی باشە بە بۆچوونی تۆ کارێکی باشە ئێمە سمۆرە لە ماڵەوە بەخێوکەین لە قەفەزا یان
باڵندەکان لە قەفەزا بەخێوکەین و دیلیانکەین نەخێر بۆچی لەبەرەوەی ئێمە بێبەشیانەکەین لە سروشتە جوانەکان هەر بشیت کەواتە ئێمە ئەبێ ئەو ئاژەڵانە بەرینەوە شوێنەکانی خۆیان و بەرلایەکەین وایە بەڵێ باشە ئەگەر مناڵێکە بینی بەچکە چۆلەکەیەکی گرتبوو تۆ چیەکەی ئەبێ پێ ئامۆژگاریکەم و پێ بڵام نابێ ئازێتی باڵندەکان بین و بەرەڵایەنکەین هەر بشیت بەڵێ. تا ئێستا هیچ ئاژەڵێکە ڕزگار کردووە تۆ بەڵێ چه ئاژەڵێک وەکو چۆلەکە و ئیتر ئەم شتانە ئەیکەواتە هاوکاری ئاژەڵەکانەکەی لە وەرزیاوی نایان لە وەرزی زستاناکە خواردن و ئاوکەمە بێتەوە بەڵێ ئافرین کارێکی زۆر باشە کە ئێمە ئاژەڵ دۆست بین هاوکاری ئاژەڵەکان بکەین لە ناوچوون بیان پارێزین وایە بەڵێ هەر بشی کاردۆکیان یەک چەبڵێکای بۆ کاردۆ دەست خۆش هەر بشی ئەوینکیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش ئەیخوا هەر باش بی لەخوا بەزیابێ ئەوینکیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی لە پۆلی حوتم لە پۆلی حوت ئافرین هەر بەڵێ. بشی ساڵێک ترە چتە پۆلی چەند هەشت ئەی 2 ساڵی تر نۆ ئەی 3 ساڵی تر دا کەواتە تۆ بەڵێنێ بەخۆ یاوە کە هەموو قۆناغەکانی خوێندن بەسەر کەوتوی ببڕی وایە بەڵێ ئافرین هەر بشی ئەوین بەڵێ ئیشوکاری خەڵکی گوند چیە لە وەرزی زستانە خەریکی مەڕووماڵاتە بن ئەی زەوی چاند بەڵێ زەوی دەکێڵن و کشت و کاڵ دەکەن کشت و کاڵی شەکەن بەڵێ ئەدی لە وەرزی زستانە زیاتر چییە چێنن گەنم و جۆ و پاقلە و بەڵێ ئەی لاوی نانا چیەکەن لە هاوینانە دەیان دوورینەوە لاوی نانا ئەیان دوورنەوە بەڵێ. ئیتر ئەبێ بە بەرهەمێکی خۆماڵی و بەرهەمەکە خۆین وایە بەڵێ ئەفرین ئەوین بەڵێ تۆ کاتێکە خێزانەکە و کاری کشت و کاڵەکەن ئەچنە سەر زەویەکانیان خەریکی جووتە بن خەریکی کێڵانە بن خەریکی تۆکردنە بن یان بەرومەکانە دوورنەوە تۆ یارمەتیانەی بەڵێ چیان لەگەڵەکەی یارمەتیانە کە لە دوورینەوەیە ئافرین دوورینەوەزانی بەڵێ ئافرین ئەی خواردن و ئاوشتیان بۆینی بەڵێ هەر بشی کەواتە کارێکی باشە ئەبێ ئێمە هاوکاری کەسانی لە خۆمان گەورەتر بکەین لەبەرەوەی دایک و باوکمان بە ئێمەوە ماندووە بن ڕنج بۆ ئێمەیەن پێویستە ئێمە شاوکاریان بکەین وایە بەڵێ بەڵێ ئافرین ئەوینجان ئەوین بەڵێ چیمان پێشکەشەکەی هۆندراوێ لەگەڵ هاوڕێکەمە هۆراوە عادی وەراوێکی خۆشم بۆ بڵێ بەیان ئەلله و ئەکبەر مەلابانگدانە تاریکی و لێڵی بەری بەیانە مانگی بەجێما و لە سەفەری شەو زەردە لە ترسی قاسپەقاسپیکە و ئەستێری مەغریب وە قەترەی ئەمەل کسکس ئەتکێتە ناو بەفریستل کرد لە ڕێ ئەو بەری شاخ دەنگی زەنگ دێ لە شوێنی ڕاوکەر تەقەی تفەنگ دێ وا بە تەواوی دنیا ڕووناکە هەر سحری ڕوتە و سروشت ئێستاکە هەر بشی یەک چەبڵێکایم بۆ ئەوینجان دەست خۆش ئافرین ئەحمەدجان باڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا باش یاخوار باش بی تۆ لە پۆلی چەنی لە پۆلیسم لە پۆلی سێ هەر بشی ئەحمەدجان باڵێ ئەم ناوچەی ئێوە لە وەرزی بەهار و هاوینە وابزانم خەڵک یە بۆ ئێرە بۆ سەیران وایە باڵ باشە هەنێ لە خەڵک کاچن بۆ گەشت و سەیران ئەو ناوچەیە پیسەکەن کە لی دانیشن تۆ چ ڕێنماییەکیانەکەی ڕێناییانەکەم کە ژینگەکەمان پیس نەکەن ئافرین ژینگەکەمان پیس نەکەن باشە ئەی خۆ کە ئەچی بۆ گەشت و سەیران چی لەو پاشماواناکی کە پێتانە هەڵیانەگرنەوە و ئەنکەمە سیارکەوە کە لە شوێنێت تەنەکە خۆڵێک مێنی تیانە ئافرین کەواتە ئێمە نابێ ئەو پاشماوانی پێمانە لەسەر شەقامەکە پڕین یان لەسەر زەویەکە پڕین وایە باڵ چونکە ئەوانە زۆربەی مادەی پلاستیکی و لایلۆنن ئەجا ئەوانە ناتوێتەوە و زەویەکەمان بۆ پیسەکە وایە باڵ باشە ئەگەر شتێککەوتبوو لە پۆلەکەتانە کلێ نسێک یان زەرفی پسکی تێ شتێک تۆ چیەکەی هەڵی ئیداگرمەوە دیکەمە تەنەکە خۆ ئافرین ئەی باشە کاتی پاکردنەوەی قوتابخانەکە لەگەڵ هاوڕێکات تا قوتابخانەکەتان پاگەکەنەوە باڵ هەر بژیت ئافرین ئەو کارێکی زۆر 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 باشە وایە باڵ ئافرین ئەحمەدجان باڵ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی خوێنراوێت وەراوەیەکم بۆ بڵێ قوتابیم لە پۆلیسێ ئازاو ژیر و بەڕێوچێ بولبولی گچکە و ساوام لە باخی ژین بێپەروەم شەیدەی گوڵی زانستم هەر خوێندن ئامەبەستم شەو ڕۆژەوڵ دەدەم بۆی کتێب پێ بکەم تا بگەمە خۆشی ژیان لە چوارچێوی کوردستان ئەی ئەفرین واتە تۆ هەوڵەی کە تێبکۆشیت و لە قوتابخانە دەرچی باڵ ئەی ئەفرین چەپڵێکی قایمی بۆ لێبەر دەست خۆش هەر بشی پێیانجان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش یاخوا هەموو کاتێ باشبی پێیانجان بەڵێ ئێرە گوندی کوێیە برایم ئاوە برایم ئاوە باشە
تۆ واتای ناوی گوندەکەی خۆتان نەزانی بەڵێ واتای چییە؟ ئەو کەسێکی ئێری ئاوادان کردێتە ناوی ئیبراهیم بۆیتر لەوەنە ناو ئیبراهیم ئاوە واتە بە ناوی کەسێکەوە ناونراوە ناوی ئیبراهیم بووە بەڵێ دواتر ئێرە ئاوەدان کراوەتەوە و ئەم کەساوەدانی کردوێتەوە وایە ناوی ناو نراوە ئیبراهیماوە وایە بەڵێ ئەفرین پێیان ئەزانی ئەوە کارێکی زۆر باشە کە ئاوا واتای ناوی گوندەکەتان بزانن بەڵێ لەبەرەوەی ئەگەر ڕێبوارێ یان گەشتیارێک هاتووتی ئەوە ئەم گوندە ناوی چییە تۆوتە ئیبراهیماوە ئەبێ واتاکەشی بزانی نەکەر واتای ناوی گوندەکە و پێویستە ئێمە واتای ناوی خۆشمان بزانین واتای ناوی ناوچەکەمان وڵاتەکەمان نیشتیمانەکەشمان وایە بەڵێ ئەفرین پێیان بەڵێ تۆ گوندەکەی خۆتە خۆشەوێ بەڵێ حەزەکەی لێرە بژیان لە شار لێرە لێرە باشە ئەگەر لە پاشە ڕۆژە بووی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە وەک مامۆسا ئەندازیار پزیشک پۆلیس شتێک لەو بابەتە یەیتەوە گوندەکەی خۆتان خزمەتی خەڵەکەی یان ئەچی لە ناوشار خزمەت لێرە خزمەتی خەڵکەکەم ئەفرین پێویستە هیچ کەسێکمان ناوچەکە و زێدی خۆی لەبیر نەچێ ئەبێ ناوچەکانی خۆمان پێش هەموو شوێنێ خۆش بێ وایە بەڵێ ئەفرین پێیان گیان دەست خۆش هەر بشی دەست خۆش یەک چەپ لە قایمی بۆ لێبەر هەر بشی ئەفرین هارون گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵامە باش ئەی یاخوا من کاتێ باشبی هارون گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلیسێ لە پۆلیسێ ئەی من لە پۆلی چەنم لە پۆلی ئەزانی نا. منیشان لە پۆلیسێم هاروین بەڵێ باشە پرسیارێکی لێ بکەم بەڵێ سێ بەڵێ کەڕەت سێ ئەکاتە چەند نۆ باشە ئەگەر چوار گوێزە پێ بێ بەڵێ سێ گوێزیان بخۆی چەند ئەمێنێتەوە یەک یەک گوێزە ئێوە یەک گوێزە بۆ نای بە منیش بیخۆم ئەمەی تێ ها بەڵێ دەبێنم من پێشی نییە هارون جان بەڵێ ئاوتێ لە پۆلیسێم وایە بەڵێ باشە با پرسیارێکی لێ بکەم لە وەرزی هاوی ناکە قوتابخانە نییە و پشووە بۆ خۆتان لە ماڵەوەن بەڵێ ئێوە وەکو کوڕەکانی گوندەکە خۆتان بەچێوە سەرقاڵەکەن بە ئیش و کارەوە ئیش و کار ئەی یاری وشتی وا چیەکەن چاوشارکێ چاوشارکێ خەتخاتێن یاریە کوردەواریەکان دەست بە دیوار ئافرین کەواتەوە یاریە کوردەواریەکانەکەن بەڵێ هەر بشی باشە هارون مناڵی یاریە کوردەواریەکان بکە باشترە یان یاری بە مۆبایل و ئایپاد و شت بکە یاریە کوردەوارەکان یاریە کوردەواریەکان باشە تۆ ئەزانی زەرەر و زیانی مۆبایل و تابلێت و ئایپاد چییە؟ ناخێ چاومان کزەکە توانای خواردنمان نامێنێ بیخۆین هەروەها توانای ساییکردنیشمان نامێنێ بەوە ئەبین بە تەلەبەیەکی تەمەڵ و توانای خوێندنمان نامێنێ وایە؟ بەڵێ ئافرین باشە حەزت لە چیرۆ خوێندنەوەیە؟ بەڵێ باشە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوی گۆڤاری پەپولەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکات و بە دیاری نردوێتی بۆ منیش ئەمڕۆ هێناومە بۆ ئێوەی ئازیز باشە؟ بەڵێ ئافرین یەک چەپ لە قایم بۆ هارونگیان بەڕاستی گوندەکەتان زۆر خۆش بۆزانن ئەجا ئەم شوێنەی کە لی دانیشوین ئەو ئاسەواری ئەو خانووە ڕووخا و شتانی کە پێشتر دروست کرابوون سیمایکی زۆر جوانیان ناوە بە گوندەکەتان کاتین بۆ ئێرە یەکسەر باوڕەکانم وت با ئێمە لەوێ بەرنامەکەمان بکەین چووکە زۆر جوانە ئەجا مە حەزمە کرد ئەمڕۆ زیاتر لەگەڵێەوە بمێنمەوە بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەم کۆتایی هاو بۆیە لێرە بەجێتانێڵم هەتا بەرنمەیەکی تر و گوندێکی جوانی کوردستان بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز